لە پەنجەکانەوە خوێندن بە تواناکانەوە ئەمڕۆ خۆشحاڵین کە نابینانی شاری سلێمانی لە ڕێگەی شاری کەربەلاوە چوار ڕاهێنەر هاتوونەتە شاری سلێمانی بۆی نابینانی ئێرەش بێبەش نەبن لە نووسینی زبر برایل کە ئەمە گرنگی و تایبەتمەندێکی خۆی هەیە بۆ نابینان. نابینا لەبەری ئەوەی لە چوارچێوەی دیوارێکە گۆشەگیر بێ ئەتوانێ بینین لە پەنجەکانیەوە بەردەوام فێری ئەم زمانە ببێ و ئەم شێوازە لە نووسین ببێ بەردەوام خۆیشت بخوێنێتەوە و خۆش شتەکانی خۆی بنووسێ ئەوەندە چاوساقی عەزێن نین ئەو شتەما بۆ بنووسە ئەو شتەما بۆ بخوێنەرەوە و ئەمە بەڕاستی ئەمانە زانکۆی تەواو کردووە تا ئەمڕۆ فێری نووسینی زبر برایل نەبووە. گۆچانی سپی چۆن چاوە بۆ نابینا ئاواش ئەم شێوازە لە نووسین گرنگی خۆی هەیە بۆ نابیناکان هەمانە هەموو قورئانی پیرۆزە خوێنێتەوە بە بینی لە پەنجەکانیەوە هەمانە کتێبخانەیەکی دروست کردووە لە ماڵەوە وەکو مامۆستا غەفور کە هەموو شتەکانی خۆی نووسێت و هەموو شتەکانی خۆی بە پەنجەی خۆی خوێنێتەوە و لە سێ تەوەرە ئێمڕۆ کۆتاییمان بە دەورەکەی ناوە تەوەرێکیان نووسینی زبر برایل بووە کە فێر ببن و دوایمیان زانیاری لەسەر کۆمپیوتەر و سێمیشان شێوازی مامەڵەکردنی نابینان شێوازێکی دروست چۆن دەستی نابینا ئەگری چۆن خواردنێکی بۆ دانی چۆن لە شەقامی پەڕێنیتەوە ئەمانە هەمی شێواز و مامەڵەی دروستن لەگەڵ نابینایان و ئێمە بەڕاستی سوودمان لەم دەورە بینی کەس بەشدار بووە بەڵام 25 تقریبان بە بەردەوامی لێرە بوون.